کەناڵی BK4 بەنای خی گەورە میهرەبان خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خی گەورەتان لێبێت. خۆشەویستان لێرەدا سەرنجتان بۆ کەیسێک یان حاڵەتێک ڕادەکێشم لە وڵاتی بەریتانیا، ئەویش ئەوەیە کە ئێمە پەنابەرەکانمان یان ئەوانەمان کەوا ئیقامەی هەیە یان ئەوانەمان کەوا جنسێ یا مافیمانەوەی هەیە لە وڵاتە، یەکێک لەو بابەتانەی کەوا زۆر بەڕاستی جێی ئەتوانم وڵم جێی شەرمەزاریە بۆ ڕەوەندی کوردی یان ڕەوەندی ئیسلامی بەگشتی لەو جالەی ئیسلامی بەگشتی لە وڵاتە ئەوەیەکە ئێمە بچینە لای دکتۆرەکان و بە ناڕاستی و بە کۆمەڵێک حاڵەت خۆمان بە دسیبڵ یا خۆمان بە کەمەندام پیشان بین. یعنی من ئەمە پەیوەندیم بۆ هاتووە بڕوا بکەن دوو دکتۆریان سێ دکتۆر تا ئێستا هە دکتۆری کوردی خۆمان پێی وتوم ئەمە باسکەن ئەمەم تێبینێ باسکەن بۆ خەڵک چکە بەڕاستی دکتۆرەکانی ترتیان لای ئێمە باسیەکەن، هەنی دکتۆرەکانی ڕەفیقیان خۆیان تێن باسیەکەن کە معقول نییە کابرا دێتە لای دکتۆر بۆ نمونە دەڵێ پشتم تەواو نییە، قاچم تەواو نییە، شتیم تەواو نییە، بەمەی کە بۆ ئەوەی کە تۆزێک پارەی زیاتری لە دسیبڵەتیەکە یان لە ئەو حاڵەتەوە لای حکوومەتەوە بۆ دێت، ئەو هەموو درۆکەی لەمەوە لەگەڵ ئەم وڵاتەیە لە کاتێکا تۆ بە پێی شەرعی خی پەروەردگار پێی گوناهبارەبی پێی تاوانبارەبی ئەو پارەی وەرێگری کە حرامە، ئەگەر بە ناڕاستی وەرێگری، ئەگەر بە فعلی دسیبڵی بە فعلی کە کەمەندامی ئەوە عافێتت بێ و حەقی خۆتە حکومەدایەتی پێت و مافی هەموو کەسێکە و مافی تۆشە. بەڵام معقول نییە تۆ خەڵکێک هەیە چێتە بەردەم دکتۆر کێشە بۆ دکتۆرەکە دروستەکە دەست بێنی تەسەور کەن دکتۆرێگەویت کەسێک هاتۆ دەستی بۆ چاوم بردو دەستی بۆ ئەیرم بردووە پێکەنیەوە چێ بابە تۆ وەڵامە من نەخۆشی نەفسیم هەیە خۆی کاتە شێت لە بەردەم دکتۆرەکە یا ڕیشی داناوە وەڵڵا ئەمە زەلامی کوردی خۆمان بە ساحێب جنسی ئەمەی بە من وتووە وتێتی چوومەتە لای دکتۆر لە لای دکتۆرەکە ڕیشم درێژ کردووە قسەی لەگەڵا کردوم پێکەنی و لە عەرزەکە دانیشتوم ئەمە بە خودی خۆمی وتووە بە ئەوتومە نەخۆشی نەفسیمەیە نزیکی 2 ساڵ ئاوا بوو هەتا دوایی تەحقیقیان لێ کرد و مراقەبەیان کرد سێرەکەن حەساسترین ئیشەکە کە ئیشی کارەبایە. معقولە تۆ نەخۆشی نەفسی دەبێ ئیشی کارەبا بکەیت؟ ئیشی کارەبا بکات لەم وێست میدلەندەی خۆمانە؟ ئەو جا دوایی کەشف بوو غەرامەیەکی زۆریشیان کرد و لەسەر بەنەفێتیش لایەن بردو لەسەر دەسیبڵەتێکش لایەن بردو ێستا ئیشەکە بەردەوامە. یعنی لەگەڵ ئەوە معقولە تۆ هیچ عیبێکت نییە بەڵام بە بەردەوامی گاڵۆکێک لە ناو سیارەکەتە بەو گاڵۆکەیان گۆچانە شتێکی پێ ئەوترێ کاتی ئەچی بۆ مۆعیدەکان بە گۆچانەکە ئەڕۆی یان عەرەبانی لە سنووقی سیارەکەتە کاتی ئەچی بە عەرەبانەکە ئەدبن بەڵام لە بازار ڕاکەس نادگرێ بە ڕاکردن و بەڕێکردن لە مناسەباتەکانە کەس نادگرێت لە حەفلەکانە سەرچۆپی ئەگری لە شوێنەکانی ترا ئەو هەموو یعنی هەموو لە هەموو شوێنێکە عیبت نییە بەس کە ئەچی بۆ لای دکتۆر یان بە عەرەبانەکە ئەپاڵێک ئەنا یان بە گاڵۆکەوە ئەڕۆی یانەچی خۆتەکەیتە نەخۆش دیست ئەم بەڕاستی ئەم قسانە ڕەنگە ئازاری کۆمەڵی خەڵک بدا بەس وەڵڵاهی ئەمە حەقیقەتێکە ئەمە حرامە ئەمە جائیز نییە ئەمە گوناهە و ئەمە عیبێکی گەورەشە بۆ ئێمە وەکو جالەی خەڵک جارەی مسلمانان یان ڕەوەندی کوردی لە وڵاتە وازە عیبەکەشی بێنە حرامێکی گەورەیە ومێ دەکەم ببێتە ئەوەی کە سوود وەربگرین پارێکی لقمەیەکی حەڵاڵی باش ئەگەر کەمیش بێ پڕبەرەکەت لە تۆزێ پارەی زیاتری بەنەفێت بە حرامە و پڕکێشە بێتە ناو خێزانەکەتەوە دواتریش ببێتە دەرزی و دەرمان بۆ خۆیان بۆ کەس و کارت لە کوردستان بۆیە ئومێد دەکەم هەمومان دوورکەوینەوە لە حرام هەمومان دوورکەوینەوە لە فێڵ هەمومان دوورکەوینەوە لە خراپەکاری لەم وڵاتە هەمومان با ئیش بکەین هەمومان ڕێژەیەک لە حرامی ئەم وڵاتە لە شتەکانی ئەم وڵاتە پشکێکمان هەر بەرەکەوێت ئەگەر بە ناچاری بێ بەڵام خۆت بۆی ڕامەکە خۆت مەکە بە شێت خۆت مەکە بە نەخۆش خۆت یعنی خۆ تووشی عیبە مەکە جاری وایە دکتۆر هەیە پێی وتو مەڵێ وەڵڵاهی کەس هاتووە بۆ لامان یعنی سوور ئەزانێ کە درۆ ئەکات سێ جا چوار جا مۆعیدی بۆ دانا ئێمە ڕاستکای بۆ دانا چی بۆکە لە پاڵ ئەو هەموو ئیشاعەوەی ئەم ئارایسکان و ئەو شتانەشەوە کە چی تەسەور ئەەکەی بەڕێزان هەر سوودی نییە لەخیرە واز نایێت و بۆ ماوەیەک لەسەرێتی دوای مراقەبەیەکەن و گەشت بێت تووشی عیبەشە بێت خۆی گەرەمومان و پارێزێت و ئێوەی سەلامەت و تەندروست باشکە و قەت ئیش و پێویستیتان بەم جۆرە حاڵەتانە نەبێت و قەت ڕێتان نەکەوێتە ئەو جۆرە خراپانەی کەوا لە وڵاتە هەیە. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کەناڵی BK4